گەنج بڕۆ ئێستا واللهی نازانم بۆنی ئافرەتان بەکارەهێنێت برۆی باریکەوە کردووەکو کلکی دوو لە ڕووی جەنابتان مشک باشە نەوعما خەتێکی لە دەم و چاوی کردووە چی ئەم جلە تەسک و تروسکانایکەیتە پێت ئەسڵ ئەگەتە توێ ژن لە خۆت ڕازیکەی ژن عادەتەن ژنی ڕەسەد هەر حەزی بە پیاوی تەسک و تروسک هەر نییە پیاوی لوسکە و دوو لە ڕووی جەنابتان نەوعما تەسەڕوفاتی ئافرەتان بکات ژن مرد بوو حەزی بە پیاوێکە تۆزیەها گڕ بێت تۆزێک زبر بێت حەزی بە پیاوێکە تۆزیە شخصیاتی هەبێت ئێستا ئەو ژنایی کە شویان کردووە حەز ئەکەن پیاوەکانیان تۆزیە دڕکی هەبێت دڕک ئێستا ژن هەیە دەستی بەسەر وەزعەکەی یاگرتووە باشە مناڵ خۆی قسەی تیاکات پارە لە لای خۆیەتی ئیتر ئەم پیاوە ناوێرێ فزە بکات باشە لە دڵیشەوە معەزەبە لە دڵەوە معەزەبە ڕاستە ئەڵێ دەسم بەسەر وەزعەکەی یاگرتووە ئەم پیاوە ناوێری هیچ قسە بکات بەس کە سەیرەکە پیاوەکەی پیاوەتی لە دەست سەنراوەتەوە سوکانەکە کەوتۆتە دەست خۆیەوە معەزەبە بەس ئەڵێ با بیکەم قەینا ئەگەر وانەکەم دوڕۆژ ڕەنگە ژنم بەسەر بێنێ خیانەتم لێ بکە باشە ئەو لەبەر کۆمەڵێ مەساڵح و بەرژەوەندی خۆی وای لەو پیاوە کردووە ئەزانی پیاوەکەشی پیاوەتی لە دەست داوە بەڵام ئافرەت کە مرد بوو ئافرەت کە عاقڵ بوو ژیر بوو ئەیوێ پیاوەتی هەر لە دەست پیاوەکەی هەبێت جاربەجار تووڕەبوونێکی هەبێت کورە ئادی پیاوەکەت کورە خۆی پێڵێ ئەڵێ ئادی لەو کچە تووڕە بە چایکی لێ زەبکەرەوە ئەرێ و کوڕەت گەشتە سەعات دووی شۆ نەهاتوەتەوە هاتووە تۆزیە گوێی بادە پیاو حەزەکە پیاوە ژن حەزەکە تۆزیە پیاوەکەی پیاوانە بێت دڵگی هەبێت لە ماڵەوە حیسابی هەبێت وەکو ئاغاوکیۆخا لە ماڵەوە تەسەڕوفات بکات بۆیە لەسەر ئەساسی دین لەسەر ئەساسی ڕەزابوونی ئەڵڵا ژیان بەباشی ئەڕوات ئەوەشی کە خەڵک لێی تێکچووە واللهی ئەو زیلەتە ئەو ناڕەحەتیە لەسەر خاک و وڵات و لەسەر خانەوادەی کورد لا ناچێ حتى ترجعوا إلى دينكم حتى ئەو خەڵکە نەگەڕێتەوە بۆ ئەسڵی ئەو ئیسلامە قەت خۆشبەخت نابیت